ئەو گۆرانیە پێشکەشەکەین بە یارانخانی کچیکە خالیدیار هیوادارم تەمەن درێژ بێ هیوادارم بەدڵی بێ دایک و بابەتی ڕێزیان لێ بگرا تا بەتاقەتی چونکە لە دنیا گەورەیان کردی بەرزیان ڕابگرا ڕێز و حورمەتی بەرزیان ڕابگرا ڕێز و حورمەتی لدایک بووی وەکو چرایە بۆیان ماڵبووی لەدایک بوونت سەد جار پیرۆز بێ هەدی خودایە کە تۆی ناردووی لەدایک بوونت سەد جار پیرۆز بێ هەدی خودایە کە تۆی ناردووی بەسوود بەڕۆڵە بۆ بابوو داکرد بەسوود بەڕۆڵە بۆ بابوو داکرد ئەزیەت دەکێشێت بۆ ڕەنجی پاکرد هەرچیەیانە فیدای تۆ دەکات با هەر بۆوان بێ کردەوەی چاکرد با هەر بۆوان بێ کردەوەی چاکرد ژیانت خۆش بێ دوعایەک دەکات ژیانت خۆش بێ هەرگیز ماڵەکە بێتۆ زۆر نەبێ دوعایەک دەکات ژیانت خۆش بێ هەرگیز ماڵەکە بێتۆ زۆر نەبێ وەسکە دەزانی چەندمان خۆش دەوێ ئەو کات گەورە بووی بۆت مەعلوم دەبێ وەسکە دەزانی چەندمان خۆش دەوێ ئەو کات گەورە بووی بۆت مەعلوم دەبێ خۆشە ژیان بە تۆوە هەمیشە لەناو ناز و نیعمەت بی
سريع